گیان لە دەستدانی سەرۆک کۆماری ئێران دەتوانێت تا چەند کاریگەری لەسەر ناوچەکە هەبێت. دوای گیان لە دەستدانی سەرۆک کۆماری ئێران کێ جێگەی دەگرێتەوە؟ ڕابەری ئێران دەتوانێت کەسێک دیاری بکات بۆ جێگەی سەرۆک کۆمار و هەڵبژاردننی پێشوەختە ڕاگەیەنێت؟ دوای تێکشکانی هێلیکۆپتەرەکان لە کاتی گەڕانەوەیان لە ئازربایجانەوە بۆ ئێران، ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری ئێران و یاوەرەکانی کە وەزیری دەرەوەی وڵاتەکەی لە نێواندا گیانیان لەدەستدا. بەیانی ئەمڕۆ تەلەڤیزیۆنی فەرمی ئێران گیان لە دەستدانی ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆمار و حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران و سەرجەم سەرنشینانی هێلیکۆپتەرەکەی ڕاگەیان. سەرۆک کۆماری ئێران بە یاوەری حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران لەگەڵ محەممەد عەلی هاشم ئیمامی جومعەی تەورێز، پارێزگاری ئازربایجانی ڕۆژهەڵات، تیمی هێلیکۆپتەرەکان و سەرجەم سەرنشینانی هێلیکۆپتەرەکە کە ژمارەیان 9 کەس بوو گیانیان لەدەستدا. هێلیکۆپتەرەکەی سەرۆک کۆماری ئێران لە ناوچەیەکی شاخاوی و لە ناو دارستانێکی چڕدا کەوتە خوارەوە. ئیبراهیم ڕەیسی پاش کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک کۆماری ئازربایجان دا سەرخاڵی سفری سنووری نێوان دوو وڵات و کردنەوەی بەنداوێک بە هێلیکۆپتەرێک بەرەو شاری تەورێزی ناوەندی پارێزگای ئازربایجانی ڕۆژهەڵات دەڕۆیشت. شاندەکە لە 3 هێلیکۆپتەر پێکاتبوون. تانیا ئەو هێلیکۆپتەرەی سەرۆک کۆماری تێدا بوو کەوتە خوارەوە. بە گوێرەی دەستوری ئێران دوای گیان لە دەستدانی سەرۆک کۆماری ئێران جێگیری سەرۆکی وڵاتەکە دەبێتە سەرۆکی کاتی ئێران. با پێی مادەی 130 دەستور جێگیری یەکەمی سەرۆک کۆماری ئێران دەتوانێت شوێنی بگرێتەوە. ئەگەر ئەویش بە هەر بیانوێک ئامادە نەبێ ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ، ڕابەری ئێران دەتوانێت کەسێک دیاری بکات و لە ماوەی 50 ڕۆژدا هەڵبژاردن بکرێت. محەممەد موخبر کە ئێستا پۆستی جێگیری سەرۆک کۆماری ئێرانی هەیە، تەمەنی 65 ساڵە و بڕوانامەی دکتۆرە لە یاسای نێودەوڵەتی و کارگێڕیدا هەیە. محەممەد موخبر جێگیری سەرۆکی ئێران شوێنی ئیبراهیم ڕەیسی دەگرێتەوە کە لە ساڵی 1955 لە پارێزگای خوزستان لە ئێران لەدایک بووە و باوکی یەکێک بووە لە زانە ئاینە ناسراوەکان و موخبر وەک ئەفسەر لە دەستەی پزیشکی سوپای پازاران کاری کردووە لە ماوەی جەنگی نێوان عێراق و ئێران لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو. محەممەد موخبر لە ساڵانی 90ەکان وەک سەرۆکی جێبەجێکردنی کۆمپانیای دزفول بۆ پەیوەندەکان کاری کردووە. ماوەیەک جێگیری دادوەری پارێزگای خوزستان بووە و چەند پۆستێکی تری هەبووە. سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردنی بانکی سینا بووە بۆ ماوەی 10 ساڵ لەو پۆستەدا ماوەتەوە. ڕۆژنامەی واشنگتن پۆست ئاماژەی بۆوە کردووە کە محەممەد موخبر پەیوەندێکی باشی لەگەڵ عەلی خامانەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێراندا هەیە. لە ساڵی 2007 عەلی خامانەی وەک سەرۆکی جێبەجێکردنی دەستگای ستات دیاری کردووە. بەرپرسیار بووە لە جێبەجێکردنی دیدگای خامانەی لەسەر ئەو بابەتانەی کە لە ئێران بە ئابووری بەرخۆدان ناسراوە. لە ساڵی 2021 کرایە جێگیری یەکەمی سەرۆک کۆماری ئێران و کەسێکی بەهێز بووە لە ئیدارەی ڕەیسی و لە بەرپرسانی تر، بە تایبەت لە بواری ئابووریدا کارکتەرێکی بەهێز بووە لە ئیدارەداندا وەک ئاژانسی هەواڵی حورڕا بڵاوی کردوێتەوە.